هێمن کازم نادر هاوڵاتێکی قەزای خوورماتوەوە لە هەما کاتە پۆلیسە سەر بە وزارەتی ناخۆی عێراقی لە یەکێک لە بازگەکانی شارۆچکەی داقۆ لەلایەن گورپێکی چەکدارەوە دەڕفێنرێت پاشان هەندێک زانیاریمان بەدەستکەوت کە ئەمە لە نزیک دەوروبەری بەغایە دیارە لایەن ئەو گورپە چەکداران و ئاڵوگۆڕی پێکراوە فرۆشراوە بە پارە بە گورپێکی دیکە و ئێمەش پاش زانیاری وەرگرتن لە کۆمەڵێک کەسایەتی و برادر و ئەوانە توانیمان دوێنە ئەم پیاوە ئەرکان خەلیل بنێرین بۆ ئەو ناوچانە و تا زانیاری لەسەری وەرگین بزان لە لای چی گروپێکە لە ڕێگای چەند برادێکەوە توانیمان بیدۆزینەوە. ئەم کوڕەمە لە دەیدەوە لە مستەشفای سلێمانی نەخۆش بات لە 20 گەیشتە دووسکەوا بێت و بۆ لای من لە ڕێگات لە سێترە گردیان تەلەفۆنیان بۆم کرد وتیان خۆی تەلەفۆنی وتی باوە گردومیانە وتمەوە دێم بۆلات تا کوشار سیارە بوو ڕۆیشتم هەمووی حاشای لێکوتی ئێمە نەماگردووە نەمان بینیوە لەو ڕۆژە بۆ ئێستاوە 5 مانگە لەخوا بەزیاد بێ بەسایی کاک محەممەد و کاگەرکانی بەڕێز ئەو دوو ڕۆژاوە دەستمانەوە ئەلحەمدولیلا وشکر لەخوا بەزیاد نەجاتی بوو و ئازارم بیسە لە دایک بووە.